عەبادی بەردەوامە لە سزادانی خەڵکی کوردستان. پێویستە چی بکرێت بۆ تێپەڕاندنی گەمارەوەی حکوومەتی عێراق؟ کێشەکە لە خودی عەبادی نیە، کێشەکە لە پەروەردەکردنی نەتەوەی عەرەبە. نەتەوەی عەرەب هەر هەمووی بە تێکڕایی بۆ ئەو دروستبوون کە دژایەتی کورد بکەن. کورد یەک دەنگ نەبیتن، هەموو کەس دە دوژمنی مەبیت، بەس ئەم یەک دەنگ بین و یەک ڕنگ بین، هەموو تشتێمە لێ بەخۆ چێبیتن. فعلا عەبادی ماوەیەکە چەند جارێک وادیدا کە موچە بۆ خەڵکی کوردستان بنێرێ، بەڵام بەداخەوە ینی وعدەکانی بەخیلاف دەرچوو و ئێمە زۆر چاوەڕێمان دەکرد کە بە زووترین کاتکە خەڵکی کوردستان لە هامەتی ئێزگا زۆری دیوە و ئێمە خۆمان شتمان زۆر لابوو، بەڵام ئێمە هیچمان نەکرد. بەڵام ئێستا کە گەڕاینەوە لای عەبادی هەز دەکەین کە عەبادیش هیچمان بۆ ناکە. بۆیە من لە وەزع زۆر ڕەش بینم. یەکگرتوو بین بەرامبەر بە یەکتر لەگەڵ یەکتریا و بەرامبەر بە ئەوان لە هەموو شتێک پێویسترە. ئەو ناخۆکیانی دەمە پێشەکەەوە لا بنرێ ئینشاءڵڵا هەموو شتێک چارەسەر دەبێتون کە ئەگەر ئێمە لە ناو ماڵی خۆماندا یەک ریز بووین کەس ناتوانێت زەفەرمان پێ بەرە سەرکەوتوش دەبین ئینشاءڵڵا هەر سەر دەروکەوین. زۆر سپاس.